ئێستا بەخوای دی ئەو مندارە بەڕاستی لە مانجی سێ چارەوە مندارە ڕفێنرا بوو لەلایەن چەند کەسەشی هەتا ئێستا چەند کەسەکە تا ئەو ماوەی دوو نەفەریان ئەمە نەمازانی بە ئەو نەفەرانە چێنە سێ نەفەریان دەستگیر کرابوون لەو سێ نەفەرانە هەر چەند ماوەی جیران گوتان جیرانە ئەو نەفەرانە ئازاد کران ئەو نەفەرانەی ئازاد کرد محکەمە یانی دە مانگ دەبی ئەمە پۆلیس ئەمە دەین و دەباتن لەبەرەوەی بیدایەتیان بە منیان گۆتیان شکات بکەی و نەکەی ئەتو هیچ شتێکت پێ ناکرێ لەبەرەوەی بژگیرێن بە ماوەچکەم بەردەدرێن لەلایەن عەمیدێکی پۆلیس خاری ئەو تاوانبارانەیە بەڕاستی ئەو بەرنامەی داڕێژرا بوو بەرنامەش داڕێژرا بوو بەس ئەمن لە تاوانەکەم ئەوە بوو بەس ئەوەندە پێشمەرگەشی دێرینی یەکێتیمە من لەبەر هەندێ ئەو تاوانیان بەرامبەر ئەو منداری ئەنجامدایە لەلایەن پاسەوانەکانی دکتۆر پیرۆت لەلایەن چەند کەسەکەن یعنی دڵدار قاسم عەزیزە بەشدار قاسم عەزیزە لەلایەن ئیبراهیم ئیسماعیل عوسمانە لەلایەن دوو ئافرەتی یعنی خراپ ئەو منداریان لە ڕێ مەکتەبێ لای عەبی بێۆشکەر فڕاندی بیان لۆ جێگایەکی چۆل و لای گوندی تۆبزاوە لەوێندرێ فڕیاندا بۆ خەرک گوزی لە سەی ئەوالە فڕێ ناداتن بەڕاستیەتە ئێستا پۆلیس لە باتی یارمەتی دەری من بن تا دیدی کوشتنێشان کردیمە لای مدیرەتی پۆلیسی هەولێر ئەو کاتی کاک عەبدولخاڵق بوو لای پۆلیسەکانەوە تا دی کوشتنیان کردیمە گوتیان قسەی بکەی ئەو جارە لۆ هەر کەناڵێکی ڕاگەاندنبی قسەی بکەی دەتکوژین جارەشەش داواکەی بچێشەوە داوای تۆمار نەکەی بە تەلەفۆن بەڕاستی هەتا ئێستا چەندی جار تا دیدی کوشتن کرایمە بە تەلەفۆن بەڕاستی یعنی بێزاریان کردینە ئەو مندارە لۆ هیچ جێکی ناتانی بڕاتن بەس یعنی بەس دانێ بیفڕێن لە ئەو ڕفێندەرانە لەبەرەوەی داوا لە بەرپرسانم کردیە کاک نێسووران بارزانی داوام لێ کرد حەقی ئەو مندارە بە فێرۆنەچی داوام لە ئەوەی نووسنگەی کاک مەسرور بارزانی کردیا بەڕاستی هەرتا ئێستا لەسەر خەت بتەوە ماوەی لەسەر خەتم لەگەریان بەڕاستیەتە ئێستا هیزەوەچی نەبە نەگەوایان کردنە بەڕلاشیان کردن لە بەس لەوەی پێشمەرگەش دێرینی یەکێتیمە دەمەوێت بەڕاستی یەکێتیش لە من بەجواب بێ داوا لە لاوەر شێخ زەنجی دەکەم داوا لە باڤێت تارەبانی دەکەم داوا لە کاک کۆسرەت دەکەم داوا لە مەحموود سەنگاوی دەکەم داوا لەو بەڕێزان دەکەم ئەوانە خۆیان بەرپرسی یەکێتی دادنێن لەبەر ئەوەی من پێشمەرگەشی دێرینم کابراش فەقیرم پێشمەرگە دێرم قابل خۆ تاوانم نەکردیا من کابراایکی فەقیرم کاسبی دەکەم منداریان فڕاندیا بەس لەبەرەوەی گوتیان تو یەکێتی لە ناو مدیری شتە گوتیان تو یەکێتی قسەی بکەی ئەمە دەتکوژن کوشتن مسۆگەرە یان پۆلیسەکان جەماعەتی کاک عەبدولخاڵق تەلعەتی بەڕاستیەتە ئێستا لۆ یعنی یەک ئەوەی داخل نەبووینەوە پارێزەرانە بەس لۆ ئەوەی تەلەڤیزۆنی ینی بەس لۆ ڕکلامی تەلەڤیزۆن شتەکە بەدیار کرد یعنی نەهاتن لۆ محکەمەی لە هیچ کێسەکی بەشدار نەبوو بەس لۆ ڕیکلامیە ئەو پارێزەرانە یعنی بەشداریان کرد لۆ هیچەوەکی نەبوو بەس لۆ ڕیکلامی خۆیان بوو لەبەرەوەی لە هیچ کێسەکی هەتا پێشم گوتن وەرە پارەتان دەبێت کاکە بە حەقی خۆم مچینە لایەنگرانی وانیشان کردیە نەک لایەنگرانی من ینی غەدریان لە منیش کردە کێسەکەی منیشان هەتا منال پارێزیش غەدری لەو منداری کردی حەقی ئەو منداری سوپاندیە ڕووداوەتە ئێستا دوو نەفەریان دەستگیر نەکرابوون دوو نەفەرەکانیان بەو دەرکەی محکەمە بەلایەکی ئەوە کردو بردە لەبەرەوەی هەموو پاسەوانی مەسئولانن یعنی لەسەرەوەی دادگاشنەوانە بەڕاستی دادگاش دەسەلاتی نیە فەقیرێ ئەوانە لە قانون دەرێ بەوانە ئیعدام بکرێن لەبەرەوەی ئەوانە عمریان 30 ساڵ یەکیان چار منداریشەیە بەشدار قاسم عەزیز چار منداریشەیە کابرا عیمای بەرپرسە دەبێت زولم لە مندارێکی بۆ چون بکە ئێستاش مەترسیەکانی ئێستا بەڕاستی ئەو مندارە ئەمە نارم لە هەولێرە دانیشم لە جێیەکی دەبی جێی تابتم نییە لەبەرەو مندارێ وازم لە کاسبینە دەمانگە ئەمە جێی تابتم نییە لەوێ بڕۆ لێوێندرێ یعنی جێی تابت نییە لەبەرەو مندارێ لە دوینە کابرا چەکدارم کابراش چەکدار دەکەن کابرای چەکدار دێم عیمای بەرپرسە هەر سبەینە قسەی بکەم مچینە هەر دەشم کوژن هەر ئەو جەماعەتەنە هەر جەماعەت ئەو جەماعەتەی ڕفەندی هەر ئەوانە لە دادگایەوە دەمانگە لە دادگای دێم و دەچمەتە ئێستا پۆلیس ئەو قسەیە من دەینووسم پۆلیس لە بۆ من نانووسی بەڕاستی لە بۆ من نانووسی
یعنی ناوی چەند نەفەرشکەمی نایلویان نەنووسین بەڕاستی بەرێبەری لای زڕاکەیەوە زڕاکەی لەگەر خوشکەچی کوڕە خوشکەچی چەند ئەو نەفەرەکان کە بەس هیچی من نینە ئەو نەفەرانەی یعنی عیمای دکتۆر پیرۆتی نەپاسەوانی و نە خوارزاوینە